سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەمشەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی دیکە. وەک دەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوام لە هەوڵی بەردەوام و بێوچاندا بۆ چارەسەرکردن و دۆزینەوەی ڕێگە چارەی گونجاو بۆ ئەو کێش و گیر و گرفتانی کە ڕوبەڕووی هەم هەرێمی کوردستان هەم عێراقیش دەبێتەوە. بە تایبەتی ژەو کێشانی کە لە نێوان هەرێمی عێراقدا هەن دەزانن کە کۆمەڵێک پرسی چارەنە و ساسەیە بە ئێستاشەوە تاکو ئەم چرکە ساتە جێگەی مشتومڕ و گفتوگۆن و بە چارەسەر نەکراوی ماونەتەوە لەسەر و هەمووشیانە و کێش و گیر و گرفتە دارایانی کە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە. لە پرسیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی لە لێپرساوێتی و لە خەمی کێشەکاندا پشکی شێری بەرکەوتەوە داخۆ پارتە سیاسەکانی دیکە لە هەرێمی کوردستان بۆ هێندەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەست بەم بەرپرسیارەتیان ناکەن و بە تایبەتیش لە ئێستادا کە لەسەر وەختێکی گرنگداین لە نێو بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقداین لە نێویشیاندا پارێزگای کەرکووک کە دیسانەوە ئەمەش پرسێکی چارەن و سازەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی بێوچانی داوە لە ڕێگەی کاندیدەکانی و لە ڕێگەی سەرکردە و ئۆرگانەکانی بۆی خەڵک لەو ناوچانە هان بدا بۆی لە ڕۆژی هەڵبژاردن بچنە سەر سندوقەکانی دەنگدان و بە دەنگەکانیان بتوانن ئەو گرێکۆرانە بکەنەوە کە ئێستا بەرۆکی کەرکووک و ناوچە جێنا کۆکەکانی گرتووە. دەمەوێت گفتوگوی ئەم بابەتانە بکەم لەگەڵ زۆر بەڕێزخات و دڵپاک تایر کە وەک ئەندامی ئەنجومەنی پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستۆ لەگەڵما. خات و دڵپاک بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. دەکرێت پێم بڵێ بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خەمترە و جددیترە و زیاتر بە پەرۆشترە بۆ ئەو کێش و گیر و گرفتانی کە ئێستا هەرێمی کوردستان و عێراقی پیادا تێپەڕ دەبێت؟ بەڵێ سڵاوتان لێبێت، سڵاو لە بینەرە بەڕێزەکانی کەناڵی ئازیزی کورسات. ئەگەر ئێمە بگەڕێینەوە بۆ سەرەتاکانی مێژووی دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانین ئەوە وەڵام دانەوەیەک بێ بۆ پرسیارەکەی بەڕێزت. خودی یەکێتی نیشتیمانی کوردستان لە زودبار و دۆخ و زروفێکی هێندە سەخت و دژوارە لە هەرێمی کوردستان لەدایک بوو کە شتێک نەمابوو لە کوردستانە ناوی شۆڕش بێ، شتێک نەمابوو ناوی خەبات و پێشمەرگایەتی بێ. دوای ئاشبەتاڵی شۆڕشی ئەیلول یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر لە شوێنێکی ترەوە بە هەیکلێکی ترەوە بە بەرنمەیەکی ترەوە جارێکی تر وەڵامی هەموو دوژمنانی دایەوتی کە شۆڕشی کورد بەردەوامە بێ، ئەم جارەیان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە دروستبوونیەوە کە لەو بار و زروفە سەختەیە دروست بوو بەڵام بە ئومێدێکی گەورەوە، بۆیە لەسەر ئەم ڕیتمە بەردەوام بووە لە خەباتکردن و خۆی بە دڵسۆز و خۆی بە نوێنەری خەڵک و خۆی بە خۆمخۆری خەڵک زانیوە. بۆی ئەگەر ئێمە تێبینی بکەین لە ماوەی تەمەنی خەباتێکێتی نیشتیمانی کوردستانە هەر لە دروستبوونەکەیەوە پاشان ئەو هەموو پیلانە نێودەوڵەتی و ئیقلیمیانەی کە بەرامبەر بەم هێزە شۆڕش گێڕە کراوە هەمیشە یەکێتی خۆڕاگر بووە، هەمیشە توانیوێتی لە زروفێکی زۆر سەیرە نەیارەکانی تووشی شۆک بکە بە هەندێک چالاکی و بە هەندێک گورزی جرگ پڕ. لە خەباتێکێتی نیشتیمانی کوردستانە تووشی ئەنفال و قەتڵ و عام و کیمیاباران و شەڕی درێژخایانی 8 ساڵی عێراق و ئێران هەموو ئەم پرۆسە سەختەی کە ڕوبەڕووی یەکێتی بۆ یەکێتی هەمیشە وەکو دارێکی پتە و لە کوردستانە ڕێگی زیاتر بە ناخی ئەرزا شۆڕە بووە و هەروەها زیاتر بنکەی جەماوەری فراوانە بوو، زیاتر پشتیوانی بۆ دروستە بوو لەلایەن خەڵکەوە. لەم ڕوانگەیەوە یەکێتی نیشتیمانی کوردستانی وەکو وەفایەک بۆ ئەو خەڵکەی کە هەمیشە لە بار و دۆخ و زروفە سەختەکانە لەگەڵ یەکێتیا بوون یەکێتیش خۆی بە داکۆکی کاری مافی ئەوانە زانێ. بۆی ئەگەر تۆ سیر بکەی لە پرسی ڕاپەڕینە و ئەنجامداری ڕاپەڕین، ئەوەی کە ڕابەرایەتی و ئەوەی کە سەرپەرشتی پرۆسەی ڕاپەڕینی کە لە هەرێمی کوردستانە بە هاوکاری خەڵک، ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و شانە چەکدارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە شارە ڕێخستنەهێنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون کە وایە لە خەڵک کرد بێ ئومێد نەبێ لە سەروبەندی ئەنفال و پرۆسەی قەتڵ و عامکردنیە. و هەروەها لە دوای ڕاپەڕینیش هەموو ئەو بار و دۆخە سەختەی کە یەکێتی ڕوبەڕووی بووە لە
چەسپاندنی ئابلوقەی ئابووری بەسەر خەڵکە برسیکردنی خەڵک و جگە لەو ئابلوقە ئابووری کە بەسەر عێراقیشا هەبوو لەلایەکی کەشەوە هەرێمی کوردستان وەکو سزایەک بۆ ئەو ڕاپەڕینی کە بەرامبەر ئەو ڕژێمە درڕندەیە کردی جارێکی تر تووشی ئابلوقەیەکی ناخۆیش ببوونەوە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشا ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەڕابەتی سەرکردەیەکی کاریزما و هوشیار و دانایی وەکو جەنابی مام جەلال کە هەمیشە نەیهێشتووە خەڵک بێ ئومێد بێ هەمیشە هەوڵی داوە بۆ ئەوەی داخوازی و داواکارەکانی خەڵک جێبەجێ بکە هەر لەو ڕوانگەیەوە بە ئێستاشەوە یەکێتی درێژە پێدەری ئەو بەرنامەیە و ئەو ڕێبازە و ئەو پلانانەیە کە لەلایەن جەنابی مام جەلالەوە بۆ ئەم حیزبەدا ڕێژراوە. باش دڵپاخانانی هەندێک جار لە ئەنجامی چارەسەرکردنی ئەم کێشانەیان هەوڵدان تێکۆشان بۆی کە دەستکەوتێکی زیاتر بۆ کورد بەدی بێ لەسەر دەستی هەیکەتی نیشتیمانی کوردستان ینی پێی لە بەرژەوەندەکانی خۆشی ناوە لەبەر بەرژەوەندی گشتی خەڵک ئەمە چۆن خوێندنەوەی بۆکە ینی دەکرێت بۆ منە حزبێکی سیاسی بەرژەوەندی خەڵکی خستۆتە پێش بەرژەوەندی حزبەکانی خۆیەوە. هەروەکوتم ئەمە نەرێتێکە لە جەنابی مام جەلالەوە ماوەتەوە کاتی خۆی ڕەوانشاد مام جەلال کە وەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بەداخەوە لە شەڕێکی ناوخۆیان بوو هەمیشە مام جەلال دەستی کراوە بوو بۆ ئەوەی دەستی پارتی بۆ درێژ بکرێ بۆ ئاشتەوایی و هەروها بۆ پێکەوە ژیان زۆر جار لەلایەن بنکەی جەماوەریەکێتی خۆیەوە ڕەخنە ئەگیرا کە بۆ ئەبێ هەمیشە مام جەلال بەم سیاسەتە نەرمەی خۆی هەڵبسێت و بەڵام بەرامبەرەکەشی ئەو سیاسەتە بەو شێوە نەخوێنێتەوە هەمیشە مام جەلال ئێمە خزمەتکاری خەڵکین پێویستە لە پێناوی خەڵکە هەموو سازشێ بکەین بۆ ئەوەی خەڵکەکەمان بەختەوەرکەین چکە ئەمە حیزبێکین هەر لە سەرەتای دروستبوونەوە بە دروشمی ڕەنجدەرانی بیر و بازوو ئەو پێی وا بووە کە ئەبێ لە خزمەتی خەڵکا بێ بۆیە ئێستاش کە ئەبینی مەسەلەی پرسی موچەی فەرمانبەرانی هەرێم ئەوەی کێتی نیشتیمانی کوردستانە هەمیشە پێداگریەکە کە پێویستە ئێستحقاقی یاسایی و دارایی فەرمانبەر بدرێ بە پێی یاسا چکە کە بە شتێک کە مافێک بە یاسادرابێ ناکرێتەوە بە میزاج ئەو مافی لێزەوتکەی بۆیە لەو ڕوانگەیەوەی کێتی بە ئێستاشەوە داکۆکی کاری سەرسەختی خوێنکارانە ئەو ئێمە کە لە ڕابردووا بینیمان بەو بار و دۆ خوزر و فەسەختی کە خوێنکارانی کوردستان تیاژین یەکێتی نیشتیمانی کوردستان لە قوتی کادیرەکانی خۆی بڕی و هەڵسا بە نۆژەنکردنەوەی بەشە ناوخۆیەکان بۆ ئەوەی خوێنکار بتوانێت لە زمینەیەکی لە بارە درێژە بە کاری خۆی بدا. لەلایەکی کەشەوە مەسەلەی جوتیاران ئەوەی کە ئەیبینەی ئێستا نوێنەرەکانی یەکێتیە لە بەغا داکۆکی کارێکی سەرسەختی هەموو ئەو جوتیارانەیە کە لە ناوچەدا بڕێنراوەکانە کێشەی زەوی زاریان هەیە حزبێکی تر نییە کە بێ ئەم شەڕە لە بری جوتیاران بکە و یەکێتی نیشتیمانی کوردستانە داکۆکی کاری سەرسەختی ژنان ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە جەریئانە توانی دەست بۆ چەندین یاسابەرێ و مادەکانی بگۆڕێ لە بەرژەوەندی مافی ژنانە بێ ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەم جۆرە سیاست بکە بە دڵنیاییشەوە جەماوەرەکەی ئەویان لە بەرچاوە لە دەوری ئەم حیزبە کۆبنەوە و بە نوێنەری دڵسۆزی خۆیان نەزانن لە هەموو داخوازەکانیانە. باشە خات و دڵپاکۆ دەزانی دانی لە دوای کۆنگری پێنجێتی نیشتیمانی کوردستان بە سیاست و پەیڕەوە پرۆگرامێکی نوێ دەستی بەکارکردن کرد جەنابیش بەشدار بووی کۆنگرەکە بوو ینی هەموو پێکەوە هەوڵ کۆدەنگ بوون لەسەرەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت خزمەتی خەڵک بکاوە لە شەڕی قوت و ژیان و گوزەرانی خەڵک بەردەوام بێ ئەوانەی ئەو کار و پلان و ئەجەندایانی کە داتان نابوو لە دوای کۆنگرێت تا چەند توانینتانە کاری لەسەر بکەنەوە بە نیازن زیاتریش لەداهات و کار بکەن. ئەگەر هەر کەسێک بەرنامەی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بخوێنێتەوە کە لە کۆنگرەیە دەنگی پێدرا بەرنامەیەکی زۆر فراوانە جێگەی ویست و خواستی هەموو چونی توێژەکانی تیابۆتەوە چینێک نییە بە دەربێ لەو بەرنامە سیاسیە لەبەرە ئەو بەرنامە سیاسی خۆتەزانی بۆ ماوەی 4 ساڵدانراوە لە پەیڕەوی کێتیە ئەبێ لە ماوەی ئەم 4 ساڵەیە کار لەسەر جێبەجێکردنی ئەم بەرنامەیە بکرێ خۆشت ئەزانی ئەم بەرنامەیە ناکرێت لە ماوەی چەند ڕۆژێکی دوای کۆنگرەیە هەموو بەرنامەکان بکەوێتە کار چونکە ئەبێ هەندێکی ئەبێ زمینە سازی بۆ بکەی هەندێک لەو بەرنامانە پێویستی بەوەیە بە هەماهەنگی لەگەڵ حیزبەکانی تراتەوە ئەو بەرنامەیە جێبەجێەکەی هەندێکی تری
پێویستی بە پلان و بە بودجەیەکی زەبەلاحە و هەندێکی تری پێویستی بە ئامادەکاری خۆسازانێکی گەورە هەیە. بەڵام یەکەم بەرنامەکە یەکێتی نیشتیمانی کوردستان جەختی لەسەر ئەوە کردەوە دەستبردن بوو، دەست درێژکردن بوو بۆ لایەنە سیاسیەکان بۆ پرسی ئاشتەوایی. ئەمە مەسلەیەکی زۆر زۆر گرنگە، چونکە لە هەر کۆمەڵگایەکە ئەگەر ئاشتەوایی سیاسی نەبێت لەناو حیزبەکانە، نە جەماوەرەکەی دڵخۆشە بن بۆ حیزبە سیاسیانە و نە خەڵکیش ئەتوانێت بە ئارامی بژی. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا یەکێ لە کارە جدیەکانی سەرڕای سەرقاڵبوونی بە پرۆسەی بانگشەی هەڵبژاردن لە هەڵبژاردننی ئەنجومەنە ناوخۆیەکانی پارێزگاکان، بەڵام ئێسایەکێتی خەریکی جێبەجێکردنی ئەو بەرنامەی ئاشتەوایە لەلایەن حیزبەکانەوە. ئێمە ئومێدمان زۆرە و یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ مەرجێکی نییە بۆ ئاشتەوایی، بۆ پرۆسەی پێکەوە ژیان، بۆ پرۆسەی سەقامگیری لە کوردستانە تەنها یەکگرتوویی نەبێ، تەنها تەبایی نەبێ. ئمە ئومێدیشمان وایە کە ئەو حیزبانەی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانیانەکە بە هەمان ئومێد و بە هەمان هیوای یەکێتیەوە سەیری ئەم پرسە بکەن، سەیری ئەوە نەکەن کە مادام ئەمە پرۆژەی یەکێتیە ئیتر ئەم حیزبانە نابێت ئەم پرۆژەیە جێبەجێکەن. بە پێشەوانە ئەمە پرۆژەیەکی نیشتیمانیە، ئەمە پرۆژەیەکی نەتەوەیە، پێویستە هەموو حیزبەکان لە دەوری ئەم پرۆسی ئاشتەواییە کۆ ببنەوە بۆ ئەوەی لە دەرەنجام ئێمە بتوانین خزمەتێکی خەڵکەکە بکەین، چونکە ئەم خەڵکە زۆریان بەرگەگرتووە لە نەهامەتی، لە برسێتی، لە نائارامی، لە دەربەدەری، لە ئاوارەبوون، لە زەرری مادی، لە زەرری معنەوی، لە ترز، لە تۆقاندن. بۆ ئێستا ئەرکی ئەم حیزبانەیە کە بەڕاستی ئەم جەماوەڕی خۆیان خۆشگوزەران کەن و لە بار و زەمینەیەکی هێندە لە بارە زروفی ژیانیان بۆ بڕەخسێنن کە نەکرێ بمنێت بەسەر ئەم خەڵکەوە، چونکە حزبی سیاسی کاتێکە دێتە مەیدانی سیاسەتەوە هیچ منەتێکی تیان نییە کاتێکە خزمەتی جەماوەرەکەی خۆیەکە، چونکە لە بنەمایە ئەرکی ئەو حیزبە خزمەتکردنی خەڵکە. بۆیە لەم ڕوانگەیەوە ئومێدم زۆرە کە ئەو حیزبانەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە سەردانی کردنەوە لە داهاتووشە بەردەوامە بێ لە سەردانکردنیان بەو گیانی نەتەوایەتیەوە سەیری ئەم پرۆسەیە بکەن و پێکەوە بە یەکدەنگی و بە کۆدەنگی قسە لەسەر هەموو پرسە هەستیارەکانی میلەتەکەمان بکەین. زۆر باشە. حەزەکەم سەرنجی جەنابەت بزانم سەبارەت بە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافەضل تاڵەبانی کە لە ماوەی دەست بەکاربوونی و لەو چەند ساڵی کە سەرپەرشتی یەکێتی نیشتیمانی کوردستانی کردوانی هەوڵی بێوچانی داوە بۆ چارەسەرکردنی کێشەکان و جەنابیشت ڕەنگە لە هەمووان زیاتر بزانیت کە خەمی یەکێتی و خەمی سەرۆکی یەکێتیش خەمی خەڵکە، قوت و ژیانی خەڵکەوە. چەندین جار لە شاشی میدیاکانی شۆ باسی لەوە کردووە کە خەڵک لە ئێمە نیگەرانە پێویستە شەڕ بۆ ژیانی خەڵک بکەین، شەڕ بۆ داواکاری خەڵک بکەین. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت چی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە بە بێجیاوازی؟ بەڵێ ئێمە نابێ ئەومان لەبیر بچێت کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کوڕی پیاوێکی کاریزما و تێکۆشەر و دیپلۆماتکارێکی حکومام جەلالە. هەر خودی ئەو پەروەردە جوانەی کە سەرۆک بافەڵ لە باوکی و لە دایکی لە ژنێکی تێکۆشەر کەوەری گرتووە، ئومێدی ئەوەی لێ ئەکرێ کە خەڵک متمانەی گەورەی پێ بکە. ئەوەی کە جەنابی سەرۆکی یەکێتی کاک بافڵ کارچەنە خۆی پێی خۆش نییە بە وشەی جەناب باسی بکەیت، ئەوەی کە ئەو جا ئەکاتەوە لە سەرۆکی حیزبەکانی تر سادەیی و تەواضع و لە خۆبوردەیی ئەو سەرۆکەیە لەگەڵ هەموو چین و توێژەکانە. کاتێک کە لە ماوەی چەندین سەعاتە دائەنیشێ لەگەڵ خوێندکارانە گوێ لە کێشەکانیان ئەگرێ بەبێ سانسۆر، ڕەخنەکانیان قوبوڵ ئەکامە، خۆی لە خۆیان مایی ئەوەیە کە ئەم سەرۆکە هەم لە بنەماکانی دموکراسیەت تێگە و هەم کەسێکە خۆی بە نوێنەری خەڵک ئەزانێ. بە هەمان شێوە کاتێ لەگەڵ پێشمەرگە کۆبێتەوە بە هەمان نەفەس و هەمان دید لەگەڵ حیزبی سیاسی کۆبێتەوە. ئەوەی کە لەلایەن بەڕای شخصی من لە خودی شخصیەتی کاک بافڵە ئەیبینم ئەو ڕاستگۆیی و ڕەوانبێژێتی لە کۆبوونەوەکانە لەسەر پرسی خەڵک. چونکە ئێمە زۆر کۆبوونەوەی سیاسیمان بینیەوە لەلایەن سەرۆکی حیزبەکانەوە یان سەرکردەکانی حیزبەکانەوە،
زۆر جار کۆبوونەوەیە کە کرێ لە پێناوی ئەوەی کە بڵێن ئێمە کۆبوونەوەیەکمان کرد لەسەر ئەم پرسە وەکو مەسلەیەکی ڕێکلام. بەڵام کاتێ ئەم لە کۆبوونەوەکانە پێداگیری ئەکا لەسەر پرسێک و زۆر بە ئاشکرا ئەڵێن نەخێر ئەو پرسە نابێوا بێ، ئەمە بۆ خۆی بەڵگەی ئەوەیە کە کەسێکی جەریئە، کەسێکی ڕاستڕەوات و کەسی لە ڕەفتارەکانیان کەسێکی ڕاستگۆیە لەگەڵ خەڵکە. بۆیە ئێمە بەڕاستی ئومێدێکی زۆر گەورەمان پێ هەیە و جگە لەوەش کارکردن بە تیم لە ناوی کێتی نیشتیمانی کوردستانە یەکێکە لە خەسڵەتە جوانەکانی سەرۆکی کێتی کە هەمیشە پێخۆشە بەرپرسیارەتەکە هەمومان هەڵیگری لە ناوی کێتیە و کە هەر حزبێکی سیاسی بە تیم ئیشی کرد بەرپرسیارەتی بە تیمدا بەش کرد کەواتە ئەمە مەسلەی دیکتاتۆریەت و مەسلەی پێشێلکاری و تاکڕەوی لەناو ئەو حیزبەیە دروست نابێ. بۆیە ئەوەی کە ئێمە ئێستا ئیبینین زۆر دڵخۆشین بە شێوازی کارکردنی ئەو هەمووکو گەنجێک و هەمووکو شێوازێکی زۆر مۆدێرنی حیزبایەتی کە ئەم پەروەردەی کللتورێکی تریشە جگە لە کللتوری کوردی کە بەڕاستی ئەوانە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سوودی لێبینیوە. زۆر باشە. ئەوەی کە ڕوونە لای خەڵگانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هەوڵی داوە بەبێ جیاوازی بیرکردنەوەی ئایدۆلۆژیای سیاسی شەڕ بۆ خەڵک بکە. هەنی ڕوونتر قسە بکەم یەکێتی تەنها بۆ یەکێتیەکان نەبووت بەڵکو بۆ هەموو خەڵکی کوردستان بووە. دەکرێت پێم بڵێ بەرجەستەکردنی ئەم ئەجێندایە تا چەند کارێکی دروستە یان دەکرێت بڵین پارتە سیاسەکانی تریش بە هەمان شێوە دەبێ هەمان بیرکردنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانیان هەبێ بە تەنها لە خەمی لایەنگر و کادر و هەواڵی خۆیاندا نەبن بەڵکو دەبێت شەڕیان شەڕی هەموو خەڵک بێ. ئێمە لە سەرکردایەتی پێشووە کاتێک بیرۆکەی لە مەرکەزی هاتە ئاراوە هەندێک لە حیزبە سیاسیەکان ئەمەیان بە تاوانێکی زۆر گەورە سەیرە کرد. بەڵام لا مەرکەزی کاتێک کە تۆ ورد ئەبیتەوە لە شێوازی دەسەڵاتەکان ئەوە ئەو دەسەڵاتانە حەسر نابێت تەنها بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمە بە تێکرا لە بەرژەوەندی دام و دەستگاکانە بەدەر لەوەی بەرپرسی ئەم دام و دەستگایانە سەر بە چه حیزبێکی سیاسیە ئیسلامیە پارتیە شوعیە گۆڕانە یەکێتیە هەر حیزبێکی تر بێ یەکێتی داکۆکیێکی سەرسەختی لەوە کردووە. بەڵام بەداخەوە بەشێک لە حیزبەکان زۆر سەرسەختانە دژی ئەم پرۆژە یەکێتی وەستانەوە تەنها لەبەر ئەوەی کە مەسلەی بودجا و مەسلەی دارایی لە یەک دەسەڵاتە قۆرەخ بکرێ بۆ ئەوەی یاری پێ بکرێ یاری بە چارەنووسی خەڵک بکرێ وەکو ئەوەی ئێستا ئەیبینین خەڵکێک ئەگەر بڵێ حکوومەتی هەرێم یان فلان حیزبی سیاسی لە ڕەفتارەکانیە دیموکراسی نیە یان ڕێگە نادەن بە ئازادی ڕای خۆمان بڵێ بە بڕیارێکی سیاسی تاوانێکی بۆ دروستەکەن و لە زیندانە بەندی ئەەکەن. لەبەرەوە ئەوەی کە تۆ ئەیبینیت لە ڕێگەی قۆرخکردنی دەسەڵاتی داراییەوە لە لای یەک حیزبی سیاسی ئەمە مەرامەکەی زۆر دیارە پێشێلکردنی مافەکان و ئیستحقاقاتی خەڵک و فشارکردن سەریان لە ڕێی ئیستحقاقی داراییەوە. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەم بەرنمەیانە هەمیشە دژی بەرنمەی قۆرخکاری بووە لەلایەن هەر حیزبێکی سیاسیەوە بێ. تۆ سەیری سلێمانی بکە کاتێک کە ئەبینی لە سەردەمی جەنابی مام جەلال وتی ئەوەی ئێوێ ڕەخنە بگرێ کوردستانی نوێ لە خزمەتیایەتی یەکەم ڕەخنەش لە من بگرن ئەوەی ئێوێ قسە بکە بە ئازادانە ڕای خۆی دەربڕێ فەرمو ئەوە لە پارکی ئازادی سەکۆیەکتان بۆ دامەزرێنم بە ئازادی قسە بکەن. بەڵام سەیرەکەی بە هەمان ڕتم لە زۆنێکی ترە لەسەر ئازادی بیرۆڕا لەسەر ئازادی سیاسی لەسەر بیر و باوەڕی سیاسی جیاواز خەڵکیەکەی کەیسی بۆ دروستەکەی سیناریۆی بۆ دروستەکەی بە شێوەیەک لە شێوەکان حاکمی زۆر گەورە دێن لە داڕشتنی بەرنمەیەکی تاوان بۆ ئەو کەسە پلانەکەی بۆ داڕژن تەنها بۆ ئەوەی شەرعیەت بە حکومدانی ئەو کەسە بدرێ. ئەمە جیاوازیەکە پێویستە خەڵکی کوردستان ئەم جیاوازانە بە چاوی خۆیان ببینن. ئەمە بانگەشە نییە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان واقعێکە و خەڵک بە چاوی خۆی ئەبینێ. مامۆستا لە سلێمانیا بایکۆت ئەکا لە زۆنی هەولێر و دوهۆک مامۆستا ناتوانێت بایکۆت بکە
لە بەرەوەی شەو مەفرەزەیەکی چەکدار ئەچێ بێسەر و شوێنی ئەکا. ڕۆژنامەنووسێک لە سلێمانیە ئازادانە ڕەخنە لە سەرۆکیەکێتی ئەگرێ، بەڵام لە هەولێرە بچووکترین ڕەخنە لە بچووکترین ئەندامی پارتی دموکراتی کوردستان پێویستە سزای زیندانیکردنی چەندین ساڵی خۆی وەربگرێ. بۆیە خەڵک ئەبێ ئەم جیاوازیانەوە و ئەم کۆکیانەیەکێتی لەسەر ئەم پرسانە خۆی بە ویژدانەوە هەڵی پسەنگێنێ و ئەو کاریانە بکە. یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێک کە چووە بەغا بە سەرۆکایەتی بەڕێز خوبەت تاالبانی وەکو جێگری سەرۆکی حکوومەت و شاندێکی لەگەڵ خۆیان برد بۆ گفتوگۆکردن لەگەڵ دەسەڵاتدارانی بەغا لە پێناوی بەرژەوەندەکانی یەکێتی نەبوو، لە پێناوی بەرژەوەندەکانی فەرمانبەرێک بوو لە دهۆک و هەمان فەرمانبەر لە سلێمانی. بەڵام کاتێک کە دێتە سەر ئالەتی جێبەجێکردن لەولاوە سیرێکی سەرۆکی حکوومەت ئەچێتە بەغدا ئەڵێ ئەم دەستکەوتانە بە هەوڵ و عەقڵ و ماندووبوونی ئێمە جێبەجێ کراوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کاتێک نایەوێ منەت بەسەر خەڵکی خۆیان بکە، چونکە ئەمە بە ئەرکی خۆی ئەزانێت داکۆکی کردن لە مافەکانی خەڵک بە ئەرکێکی سادەی خۆی ئەزانێ و پێویستە بەرگریان لێ بکە. هەر لەم ڕوانگەیەوە خەڵک جیاوازەکان ئەبینێ لە نێوان یەکێتی و حیزبەکانی ترکە لە کوردستانە. باش دەمەوێت کەمە قسە بکەین لەسەر بابەتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئێستا لە قۆناغی بانگەشەداین و یەکێتی نیشتیمانی کوردستان بەجددی لەسەر هێڵەوە هەوڵی بێوچانی داوە بۆی خەڵکان بدات بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دروشمێکەیە کە سەرکردەکانی یەکێتی زۆر جەختی لێ دەکەنەوە کە دەڵێن لەم هەڵبژاردنەدا یەکێتی کوردایەتی دەکات نەک حیزبایەتی. دەکرێت پێم بڵێ پلان و ئەجەندای یەکێتی نیشتیمانی کوردستان چییە و لە قۆناغی بانگەشە گەیشتوونەتە کوێ و ئەتانەوێت چی بڵێن بە خەڵک بۆی بچێت بۆ سەر سندوقەکانی دەنگدان؟ خۆتان نەزانن ئەم هەڵبژاردنە لە دوای کۆمەڵێ ڕووداوی زۆر ناخۆش ئەنجامەدرێ، لەوانە ڕووداوی 16 ئۆکتۆبەر و ڕێفراندۆم کە کورد لە بری ئەوەی دەستکەوت بچنێتەوە لە بری ئەوەی دەوڵەتی کوردی ڕابگەێنێ، بەڵام بەشێکی تر ئێمە لە خاکی کوردستانمان لە دەستدا بە تایبەتی لە کەرکووک. بۆی ئەم هەڵبژاردنە کە لە دوای ئەم ڕووداوانە ئەکرێ هەڵبژاردنێکی ئاسان نییە بۆ کورد. بەڵێ پێویستە ئەمڕۆ نەکەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو هەموو پارتەکانی تر لە کەرکووکە پارتە کوردیەکان پێویستە لە کەرکووکە کوردایەتی بکەن. چونکە لە کەرکووک ئەگەر لە سلێمانی یەکێتی پێویستی بەچنینەوەی دەنگ و بەدەستهێنانی زۆرترین کورسی بێ، بەڵام لە کەرکووکە شەڕی سندەوەی ناسناماکە، ناسنامەی کوردستانی بوونی ئەو ناوچانە زۆر گرنگە. شێلگیرانە لەم پرۆسەیە هەموو کورد بەشداری بکە. بۆیە لەم ڕوانگەیەوە یەکێتی ئێستا ئەگەر تێبینی بکەیت نیوەی سەرکردایەتی ئەم حیزبە لە کەرکووکە خەریکی باگەشی هەڵبژاردنە. ئەمە نەفشارە و نە بە زۆرە ملێشە، بەڵکو بە قەنەعەت و بڕوای ئەم سەرکردایەتیانەیە لەوەی کە چارەنووسی کەرکووک لە بەردەم هەڕەشەیەکی گەورەیە. ئەم هەڕەشەیەش پێویستە بە شەڕی دموکراسی بە شەڕی دەنگدان کورد بیباتەوە و لە ناوی شانەیەکێتی نیشتیمانی کوردستان بیباتەوە. چونکە ئێمە بینیمان سەرانی ڕێفراندۆم چی کاتێکە ڕێفراندۆمیان کرد هەر ئەوان کەرکووکیان بەجێ هێشت و دەرخواردی گورگیاندا، بەڵام ئەوەی کێتی نیشتیمانی کوردستان بوو لە گەڵ کەرکووکیەکانە بارەگاکانی چۆڵ نەکرد، لەگەڵ کەرکووکیەکانە مایەوە بە هەموو نەهامەتەکانەوە. ئێمە کەم سەرکردەی یەکێتیمان لە کەرکووکە لەلایەن هێزە چەکدارەکانی عێراقەوە سوکایەتیان پێکرا یاخود تووشی هەڕەشەی کوشتون و ڕاونانبوونەوە نەخێر. ئێمە زۆرێک لە سەرکردەکانمان، زۆرێک لە کادرە ماندۆکانمان، زۆرێک لە پێشمەرگە دێرینەکانمان، تەنانەت ئێمە پێشمەرگەی دێرینمان بەخشی لە ڕووداوی 16 ئۆکتۆبەرە، بەڵام یەکێتی کەرکووکی بەجێ نەهێش لەگەڵ خەڵکەکەیان مایەوە و بە بەردەوامی لەگەڵ ئەو هەموو بار و دۆخەنە ئارامەی لەلایەک هەڕەشەی داعش، لەلایەک هەڕەشەی هەندێک گروپی تری تیرۆریست، لەلایەک هەڕەشەی چەکدارانی حەشدی شعبی و لەلایەکی کەشەوە دژایەتیکردنی هەندێک پارتی سیاسی کوردی لە کەرکووکە. هەموو ئەوانە بۆ یەکێتی کە ئاسان نەبوون کە بتوانێت بەردەوام بێ، بەڵام لەگەڵ ئەوەشە
یەکێتی تەنانەت یەک کۆمیتەی خۆی بۆ یەک سەعات چۆڵ نەکردووە ماوەتەوە لەگەڵ خەڵکەکەیە بەم سەربڵندیەوە بەم شانازیەوە ئەمڕۆ یەکێتی چۆتە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردنەوە کە ئەمڕۆ یەکێتیەکان ئەتوانن بە ئازادانە و بەسەر بەرزانە بە خەڵک بڵێن ئەوە ئێمە بووین لەگەڵ ئێوە ماینەوە فەرموو بەیەکەوە بە ئەم شەڕەش بەرینەوە بۆیە من دڵنیام کە خەڵکی بە شەرەفی کەرکووک هەموو ئەم هەڵوێستانی کێتیان لە بەرچاوە کە چۆن لە ڕۆژە سەختەکانە لەگەڵیانە بوون بۆیە ئەگەر تۆ ئێستا سەیری ئەم هەڵبژاردنە بکەی لە چاو هەڵبژاردنەکانی ترە گەرم و گوڕ و تینێ و خرۆشانێکی جەماوەری هێندە جیاواز هەیە کە تۆ زۆر دڵە بەوە خۆشە تەنانەت کارگەشتە ئەوەی هەندێک لە کاندیدا عەرەباکان و هەندێک لە کاندیدا تورکمانەکان بەدەر لەوەی کە عەرەب و تورکمان بۆ خۆیان بە ڕسمی داوای ئەوەیان کرد کە هەڵبژاردن لە کەرکووکە بە دواب بخرێ بۆ خۆشان نەیانەزانی هۆکارەکەی چییە تەنها یەک هۆکار نەبێ کە سەیری قووەتی یەکێتیانەکە لەو شارەیە بۆیە ترسی ئەوەیان هەبوو کە بەڕەکە لە بن پێیان دەرچێت و ئەم جارە ناسنامەی کەرکووک بەدەستی یەکێتیەکانەوە بێت و بڵند فەرم و ئەوە کورسیەکانە قەرارەدا کە کەرکووک شارێکی کوردستانیە یاخود شارێکی کوردستانی نییە کار گەیشتە ئەوەی هەندێک لە کاندیدا شۆڤینیەکانیان بە ئاشکرا لە سۆشیال میدیایە بانگەشەی ئەوە ئەکەن کە ڕەخنە لە خۆیان ئەگرن ئێوە ئاگاتان لە خۆتان نییە بەڵام کورد دوو پشتێنی بەستووە لەم هەڵبژاردنەیە گرە و ئەباتەوە بەڵام ئێوە ئاگاتان لێ نییە بە دڵنیاییەوە کورد لەم هەڵبژاردنەیە بە تایبەتی لیستی 142 یەکێتی نیشتیمانی کوردستان براوی هەڵبژاردنەکانە بێ بە ڕێژەیەکی یەکجار باش و ئەوەی کە ئەشی بینین ئێستا لە ناوشاری کەرکووکە ڕۆژانە کادیرەکانی پارتی دموکراتی کوردستان سەنگەرە گوازنەوە دێنە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تا کارگەیشتەوەی ئەمڕۆ کاندیری ژمارە دوویان پەیوەندی بە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کرد کە بەڕێز مەسعودی مەلا پەروێزە کە بنەماڵەیەکی تێکۆشەری ئەو شارن بۆیە کە تۆ سەیری ژینگەی بانگەشەی هەڵبژاردنەکانەکەی دڵخۆشە بی بەوەی کە پرۆسەکە پرۆسەیەکی سەرکەوتۆ بێ بەڵام ڕەوان شاد مامجلال هەمیشە وتەیەکی زۆر بە نرخی هەبوو ئەویت نابێت لەسەر چەپکە گوڵی سەرکەوتن بنوین پێویستە کورد لەسەر ئەم سەرکەوتنە نەنوێ ئەوەی کە زۆر گرنگە لە کەرکووکە بە تایبەتی ئەو گەنجانەی کە تازە پرۆسەی دەنگدان ئەیانگرێتەوە پێویستە بەشداریەکی کارا بکەن دەنگدانەکەی ئەو هێندەی خەباتەکەی مامەڕیشا پیرۆزە بۆیە هێندەی خەباتەکەی سیروان تاڵەبانی پیرۆزە بۆیە زۆر گرنگە کە ئەم گەنجانە بچن بە دەنگێکی خۆیان تەنها بە ئیمزایەکی خۆیان لەسەر کارتی دەنگدان کەسایەتی خۆی بسەلمێنێ وەکو کوردێک سبەینێ بڵێ منیش ڕۆڵم هەبوو لەوەی ناسنامەی کەرکووکم پاراست و کەرکووکم بە کوردستانی هێشتەوە هیوادارم خەڵکی کەرکووک بەدەنگ ئەم بانگەوازەوە بێن هەرچەنە هەمیکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونی لیستەکانەوە زۆر هاواری لە حیزبە کوردستانیەکان کرد تکایە بە لیستێک هاوپەیمانەتیەکی کوردی دروست بکەین لە کەرکووکە دژی هاوپەیمانەتی عەرەب و تورکمان بەڵام بەداخەوە نە ئیسلامی ڕازی بوو نە حسک ڕازی بوو نە گۆڕان ڕازی بوو و نە پارتیش ڕازی بوو هەمووشمان نەزانین ئەم هەڵبژاردنە ئەم سیستەمەی کە ئەم هەڵبژاردنەی پێئەکرێ لە بەرژەوەندی حیزبە بچووکەکانی داراویستمەوە پرسیارە بکەمانی پێدوانی ئەو پارتانە لە بەرژەوەندیان بوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانی هاوپەیمانی بکەن نەک لەوەی ئێستا بێن و بە تەنهایان بە لیستێکی جیاواز لەگەڵ لایەنێکی دیکە لەگەڵ پێگاتێکی دیکە لیست پێک بێنن ینی بۆچی بیران لەو بەرژەوەندیانی خۆیان نەکردەوە بۆی لە پاڵێکێتی نیشتیمانی کوردستانە بتوانن کورسێکی ئەنجومەنی پارێزگان سۆگەر بکەن من پێم وایە بەشێک لەم حیزبانە بە وردی یاسای هەڵبژاردنەکەی نەخوێندێتەوە مەترسیەکانی نەخوێندێتەوە بۆیە نەهاتووە لە پێناوی پاراستنی پێگەکەی خۆیە ئەم هاوپەیمانێتە دروستکە بەڵام بەشێکی کەشیان لە ژێر فشار و ئەجەندای حیزبێکی ترابوون کە ڕێگەیان لێگرتن بەشداری بەس چۆنە بێت تۆ پارتی سیاسی بی و خاوەن بڕیار و ئیرادەی و خۆت نەبی ئەوە خۆی قەرارەدا خۆی دیارە قوڵێتی کە ببێ بە پاشکۆی حیزبێکی تر و بڕیارەکان لە حیزبێکی کەوە وەرگێت چونکە ئێمە دەرەنجامەکەی بینین هەموو حیزبانی کە
بچووکن و پێگەی جەماوەریان کەمە ئەم هەڵبژاردنە لە بەرژەوەندیان نییە بە خۆشحاڵی و سایکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ حزبی شوعیە هاوپەیمانەتیەکی هەیە و ئومێدمان زۆرە کە کاندیدەکەی حزبی شوعیش یەکێک بێ لە کاندیدە سەرکەوتەکان بۆیە ئەم پەرتەوازەیەی کە ئێستا لە پرۆسەی هەڵبژاردنە هەیە بە تایبەتی کە پارتی دیموکراتی کوردستان لە 16 ئۆکتۆبرەوە و شاری بەجێ هێشتووە ناوە بە هەندێک دروشمی نیشتیمانی دێتەوە کەرکک و کێشێ دروستەکات و چەند ڕۆڵەیەکی کورد لەوێ بە کوشتە درێ لە پڕێکە هاتوۆتەوە ناو کەرکک و ئەوێ بانگەشەکە بکات و کاندیدەکانی ئەبا لە هەولێر بانگەشەی هەڵمەتی ناساندنەکەیان بۆ ئەکات و ئەمە ئێستا خەڵکی کەرکک وریایە هەموو ئەم ئاماژانە ئەخوێنێتەوە کە ئەمە جگە لە مزایدەیەکی سیاسی شتێکی تر نییە و نایەنەوێت کەرکک ببێ بە کارتێک بۆ ئەم مزایدە سیاسە بۆیە دڵنیام لەم هەڵبژاردنەیە خەڵکی کەرکک بەرەو سەنۆقەکانی دەنگدان ئەچێ بۆ هەڵبژاردننی کاندیدە سەرکەوتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕاستی لیستێکە جێگەی شانازیە کۆمەڵە کاندیدی سەرکەوتوو و بەڕێزی تایە کە لە ناو کەرکووکە خاوەنی کەسایەتی و پێگەی جەماوەری گەورن. خات و دڵپاگانی قۆناغێکی لە مەرچارن و ساسترەوەیە کە دەچێتە دوای هەڵبژاردنەکان شەڕی کووردە لە نێو ئەنجومەنی پارێزگا بۆی بتوانن لۆبیەکی بەهێز دروست بکەن تاوەکو جارێکی تر پارێزگارێکی کورد بۆ شارەدا بنێن کە ئەمە مستحقترین پارتی سیاسی لە کەرکووکدا دیارایەتی نیشتیمانی کوردستان و ڕابردووشەوەی سەلماندووەکە لەسەر دەستی ئەو پارێزگارانە دەستی ئاوادانی بۆ شارە گەیشتووە. پامت چییە بۆ هەموو پارتە سیاسیانی کە ئێوە دەستی هاوپەیمانیتیتان درێژ کرد بەڵامەوان دەستیان درێژ نەکرد لە دوای هەڵبژاردنەکە ئەم سینناڕۆیە دووبارە نەبێتەوە بتوانن پێکەوە بە یەکدان کورد لە ئەنجومەنی پارێزگا داوای مستەحقات و ئێستحقاقاتی خەڵکی و شارە بکەن. ئێمە ئومێدمان زۆرە کە ئەو حیزبانەی ئێمە پێش هەموو شتێ ئومێدمان زۆرە کە زۆرینی کورسیەکان کورد بیبە لە هەموو حیزبەکان بەڵام بەڕاستی ئەمە تۆزێک زەحمەتە لەبەر ئەوەی هەروەکوتم یاساکە لە بەرژەوەندی ئەو حیزبە بچووکانە نییە بەڵام خۆ هێشتا کۆتایی دنیا نیە ئەکرێت لە دوای هێشتا فرسەت ماوە هێشتا فرسەت ماوە دوای هەڵبژاردنەکان ئەم حیزبانە لەناو ئەنجومەنی پارێزگایە خزمەت بکەن چکە بە کۆدەنگی و بە هەماهەنگی و بە هاوپەیمانی تۆ ئەگەر بچیتە کەرکووک کاتێک کە ئەچیتە ڕێگەی بەغدا هەستەکەی شارێکی ترە پرۆژەی خزمەتگوزاری ئاوەدانی دوکان و بازاڕی باش جادە و شەقامی باش ئوتێلی باش بەڵام کە دەیتە ناوچە کوردیەکان بە هەمان سەردەمی سەدام حوسێن جگە لەو چەند پرۆژانە و ئەو پردانەی کە لە پارێزگارەکانی یەکێتی دروستیان کردووە هیچ پرۆژەیەکی تری خزمەتگوزاری بە ئەو ناوچانە نەکراوە هەر خەڵکی کورد لە کەرکووکە کە ئەم جیاوازە ئەبینن ئاوەکەی وەکو گەڕەکە عەرەبیەکان نییە کارەباکەی وەکو گەڕەکە تورکمانەکان نییە خزمەتگوزاری و شەقام و جادەکانی وەکو ئەو گەڕەکانی تر نییە ئەبێ خۆی بچێ بەشداری ئەم شەڕە بکات بۆ ئەوەی هیچ نەبێت کاتێ نوێنەرەکانیان لە ئەنجومەنی پارێزگا ئەبن چکە ئەنجومەنی پارێزگا وەکو هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران نییە ئەنجومەنێکی خزمەتگوزاریە بۆ خزمەتی خەڵکی ئەو شارە زۆر بە ئاسانی تۆ دەنگت ئەگاتە نوێنەرەکان تۆ ئەتوانی فشاریان لەسەر بکەی بۆ ئەی خزمەتت کەن چەندێک نوێنەری کورد لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە زۆر بێت هێندا کورد خۆشگوزەرانتر ئەبێ بۆیە هەتا ئەو کوردانەی کە دوو دڵن لەوەی کە بچن بەشداری پرۆسی هەڵبژاردن بکەین چکە نەرێتێکەیە بەداخەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە کورد فێر بووە تۆڵە لە حیزبە سیاسەکانە کاتەوەیش بە بایکۆتکردنی هەڵبژاردن بەڕاستی بایکۆتکردنی هەڵبژاردن پێشە بوو شتێک لاوەزی کەسایەتی ئەو کەسە دەرەخات چکە کاتێک کە بنەچەم دەنگەدەم بە دەنگی خۆم بڕیار لە چارەنووسی سیاسی وڵاتەکەم مەدەم بەڵام کە دەنگم نەدا کەواتە من وەکو کەسێکی پەککەوتە لە ماڵەوە خۆم بە شایستە نازانم دەنگم هەبێ ڕئیم هەبێ لەم پرۆسەیە بۆیە زۆر گرنگە تۆ لەم پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە بیر لە بایکۆت نەکەیتەوە بیر لەوە نەکەیتەوە بچیتە سەر سنووقی دەنگدان و دەنگەکەت بسووتێنی ئەبێ دەنگەکەت دەنگێکی شایستە بێت نابێت دەنگەکەت بسووتێنی هەتا بۆ تەکرێ هەوڵ بدە ئەو دەنگە کەسایەتی خۆتە بیپارێزە بیخەرە ناو سەنووقەکەەوە بۆی کاریگەریەکی هەبێت بۆی هیوادارم ئەم نەریتی بایکۆتە
نەمێنێ لە ناو کووردا چکە بەڕاستی نەریتێکە زیان بە بەرژەوەندی سیاسی و نەتەوەی کوردەگەیەنێت بە تایبەتی لەلایەن گەنجەکانەوە لە جاتیەوەی هەتا 12 نیوەڕۆ بخەون پێویستە لە هەشتی بەیانیەوە بچنە سەر سنووقەکانی دەنگدان وەکو گەنجێک وەکو پێشمەرگەیەک بڵێ من ئەوە خەباتی خۆم کرد و چاوەڕوانی دەرەنجامەکە یەکەم ئومێدمان زۆرە هەروەکوتم ئەو ئومێدا من تێبینی ئەەکەم چکە ئێمە ڕۆژانەکە لە کەرکووکە لە هەڵمەتی بانگەشەکەی خەڵک ئەبینین و ڕێئاکشنی خەڵکە بینین بۆ تیمەکانی هاندانی یەکێتی دڵمان زۆر بەوە خۆشە کە یەکێتی زۆرینەیەکی کورسەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەرێ. زۆر سپاس بۆ خات و دڵپاکتایرە نامی ئەنجومەنی پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ سەرنجەکانی تۆ بەخێر بێت. زۆر سپاس. بەڕێزان پانۆراماتان پێشکەشکرا. سپاس کە ئێوەش تا ئێستا لەگەڵمان بوون.